بەڵێ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی بژاردنەکانی عێراق بۆ خۆی کۆنگری ڕۆژنامەوانیان بەس دەڕێوتە بێژیانەوە ڕایانگەیاند کە بەپێ ئەم سیستەمە هیچ کەسێک نازانێت کە دەنجی بەچێداوە بۆیە پێویست ناکە دەنگدەران خەڵکی هەرێمی کوردستان لەوە بترسێ کە دەزانرێت دەنجیان بەچێداوە و داوا لە کۆمیسیۆنیش دەکەین کە بەڕاستی برنەژوورەوەی ئامێرەکانی پەیوەندی و کامیرە و مۆبایل قەدەغە بکەن هەم لە بەغدا لە ڕێگەی فراکسیۆنەکانیان هەم لێرە لە ڕێگە لیستەکانیان و لیستانێک کە تۆمار کراون کە بەشداری انتخابات دەکەن جیا لە دوو حیزبی دەسەڵات لە هەردوو زۆنەکە هەموو حیزبەکانی تر بێنە سەرخەت و هەروەها بچن داواکاری پێشکەشی کۆمیسیۆن بکەن داواکاری ناڕزایەتی یاخود سکاڵا پێشکەشی کۆمیسیۆن بکەن کە ئەم پێشێلکاری و سەرپێچیانە دەبێت ڕابگیرێ چونکە ئەم پێشێلکاریانە تەنها ترسێک لە ناو خەڵک بڵاو دەکاتەوە هیچی تر نییە بۆ ئەوەی کە دەنگدەر ئازاد بێت دەبێت سەرجەم لایەنەکان کە بەشداری انتخابات دەکەن سکاڵا لە کۆمیسیۆن تۆمار بکەن و هەروەها داواکاری گشتیش من لێرەوە کە ئیعلامە و ڕاگەیاندنە داوا لە داواکاری گشتی دەکەم بێتە سەرخەت و هەروەها ئەو دۆسیەیە بجوولێنێ جا لە ڕێی کۆمیسیۆنەوە بێ یاخود بۆ خۆی ئەم دۆسیەیە بجوولێنێەوە من ئامادەم ناوی قوتابخانەکەیان پێ بڵێم و بەڕێوەبەرەکەش